بۆ بابەتی ئەو دەرمانانەی کە نەخۆشی تەلەسیمیا کە لەو چەند ڕۆژە زۆر باز دەکرێت ئێستا ئێمە چاوەڕێی گەیشتنی بڕی دەرمانین ئەو گرێبەستەی کە کردومانە لەگەڵ ئەو کۆمپانیانە لە ماوەیەکی نزیکدا یعنی کەمتر لە 2 هەفتە چاوەڕێ ئەوە دەکەین ئەو دەرمانانە بگاتە هەرێمی کوردستان و دەست دەکەین بە دابەشکردنی بەسەر سنتەرەکانی چارەسەری نەخۆشی تەلەسیمیا و هیوادارین بتوانین ئەو گرفتە چارەسەر بکەین بەڵێ ئەو گرفتە هەبوو هۆکارەکەشی ئەوەیە کە لە عێراقیش ئەو دەرمانەیە بوونی نەمابوو و عێراقیش خۆی دەیگوت ئێمە ئەو دەرمانەمان نییە تەنانەت لە بۆ پارێزگاکانی تریش بەڵام ئێمە هەستاین بە دابینکردنی بەکڕینی بە ئەوەی گرێبەستمان لەگەڵ کۆمپانیا کردووە کە لە ماوەی کەمتر لە 2 هەفتەی دەربڕێکی زۆر لەو دەرمانە دەگاتە هەرێمی کوردستان و دەتوانین چارەسەری گرفتی نەخۆشانی تەلەسیمیا پێ بکەین وەکو پێشووتریش نین ئێمە بەڕاستی لەبەرەوە قەیرانە داراییە ناتوانین هەموو جۆرە دەرمانێک بکڕین بەڵام پلانی ئێمە ئەوە بووەکەوە پێداچوونەوەک بە لیستی دەرمانە پێویستەکان بکەین لە هەرێمی کوردستان بەتایبەتی ئەو دەرمانانەی پێویستن بۆ نەخۆشە درێژخانەکان چونکە ئێمە بۆ دەرمان بەلای ئێمەوە گرنگە نەخۆشخانەکانی فریاکەوتن بوژانەوەی دڵ شوێنی چاودێری چڕ هۆڵەکانی نەشتەرگەری ئەوانە جێی باخی یەکەممانن دوای ئەوە نەخۆشە درێژخانەکان ئەو بنکەکانی تەندروستی نەخۆشخانەکانی تر